في النار. پێغەمبەری عەزیز خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم دەفەرمێت هەر کەسێک باوەڕی ڕاستەقینەی بەخوا و بە ڕۆژی قیامەت هەیە با قسەی باش بکات یا بێدەنگ بێت. ئەگەر قسەی باشی پێ نییە با بێدەنگ بێت، چونکە بەڕاستی زمان بۆ زۆرێک لە خەڵکی بۆتە بەڵا، بۆتە مای کێشە و خەم و خەفەت بووی. ئەو زمانە ئەگەر ئاگاداری نەبیت زۆر ترسناکە. زۆربەی شەڕەکان، کێشەکان، کێشەی نێوان ژن و مێرد پەیوەندی بە چیوەیە؟ پەیوەندی بە زمانەوەیە. ئەگەر کاتێکە ژنەکە قسەی کرد پیاوەکە بێدەنگ بێ کێشەکان گەورە نابێتەوە. کاتێکە پیاوەکە قسە دەکا ئەگەر ژنەکە بێدەنگ بێت کێشەکان بەو شێوە گەورە نابێتەوە. هۆکار چییە؟ ژنەکان زۆر جار پیاوان ژن تەلاق ئەدەن، ژنەکان تەلاق ئەدرێن. پەیوەندی بە زمانەوەیە زۆر جار کە ئینسان تووڕە بوو زمانی کۆنتڕۆڵ پێ ناکرێ ئەو کاتە کارەسات ڕوەدا. ژنەکە ئەڵێ تەلاقم دە، تەلاقم دە، تەلاقم دە. دوو لەو ڕێی بەڕێزان ئەگەر پیاوی تەلاقم دە ئەوش ئەڵێ تەلاقم دەی. ئەگەر دەمی خۆی بگرێ ژنەکە یا پیاوەکە ئەم کێرەشەت ڕوو نادات. بۆیە دەرد و بەڵات و شەبێت دوای چەند دەقەیە دوای چەند چرکەیە پەشیمانە بیتەوە ئەوە من چیم وت؟ چیم بە زمانم دەربڕی؟ بۆیە ئەم زمانە بەڕاستی بۆتە بەڵایەک بۆ ژن و مێردەکان، بۆ خەڵکی تر. ئەو ماڵەی ئەو ژیانی کە ژن و مێردێک بە چەند ساڵ بنیاتی دەنێن، ماڵێک دروستەکەن، ژیانێک بنیاتەنێن، چەند مناڵێکیان هەیە جارێ بە چەند چرکە و دەقەیەک کۆتایی پێدێن و هەر هەمووی دەڕۆخێنن. بەهۆی چیە؟ بۆی زمانەوە. چەند ساڵە ماڵداریەکەی، کوردوەتەنی کوێرەوەریەکەی، بە یەک قسەیەک جاری وایە کۆتایی بە هەموو شتێک دێت. قسەکەت لە زمانەوە دەرەچێت. بۆیە زمان زۆر مشکیلەیە. ئەگەر ئاگاداری نەبی نەیگریت، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کەسێک لە ئێوە تووڕەبوو بە بێدەنگ بێت کە زمانە دەگرێت کێشەکان بەم شێوە گەورە نابێتەوە. بە هەر بڵێ تەلاقم دە، یەکسەر بە قسەی مەکە. بزانە هۆکار چییە؟ بۆچی وا دەڵێ؟ دوای 5 دقە لەوانەیە ژنەکە ڕازی نەبێ بۆ قسەیە، بڵێ بە هیچ جۆرێ پێشم کوشی ناڕۆ ماڵ باوکم. بەڵام تووڕە بووە یا پیاوەکە تووڕە دەبێت. بۆیە ئاگاداری زمانی خۆت بە. ئەگەر ئەو ماڵی کە بە چەند ساڵ بنیاتت ناوە، ئەو ژیانی کە بە چەند ساڵ بنیاتت ناوە، ئەگەر زۆر وریانەبی بە چەند چرکە و دەقەیە کۆتایی پێدەهێنیت. ماڵ وێران دەبیت، خۆت سەرگەردانە بی، ژنە سەرگەردان دەبێ، مناڵ سەرگەردانە بێ. بۆی ئینسان ئاگاداری دەمی خۆی بێ. ئەگەر زمانی خۆی پێ بگیرێ زۆر زۆر سەلامەت. ژن و مێردایەتیش پێویستی بە قوربانیە. دەزانیت ئەم ئافرەتە تووڕەیە، ئەم پیاوە تووڕەیە، دەمی خۆت بگرە، بێدەنگ بە، یەکیان بچنە دەرەوە بۆی کێشەکان گەورە نەبێتەوە لە سەرتان. چونکە ئەو ژنێک کە داوای تەلاقەکە لە ڕاستیە زۆرجار پەشیمان دەبێتەوە. ئەو پیاوەش بە هەمان شێوە کە تەلاقی ئەدا پەشیمانە، کەواتە مادەم پەشیمان دەبمەوە تۆزێ سەبر بگرن باشترە. پێویست ناکە دوای بچی بۆ لای مامۆستای ئاینی و هاوارکەیت و چین بەسەرات لێم قەوما. دەمی خۆت بگرە و مەمنون هیچ مامۆستایەکیش مەبە، تەلەفۆن بە هیچ کەسێکیش مەکە، بەس دەمی خۆت بگرە و تەواو، بەس زمانت بگرە. هەردوو لێو داخە کۆتایی بە هەموو شتێ دێ. بەڵێ بەڕێزان، کێشە کۆمەڵایەتیەکان، ئەو هەموو کێشە کە ڕۆژانە دەبیستین لە میدیاکانەوە بڵاو دەکرێتەوە، کێشەی کۆمەڵایەتی هەمووی زیاتر هۆکارەکەی زمانە. تووڕەبوون دروستە بێ، پاشان زمان کێشەکان دروست دەکات. بێگومان ئەو کێشانەی کە ناو کۆمەلگادا دروستە بێت سەرنجامەکەی خوێنڕێژیە، سەرنجامەکەی ماڵوێرانیە، سەرنجامەکەی پەشیمانیە. بەڵام ئەم کێشانە کە دروستە بێت کۆمەڵایەتی زمان دروستێکات. کابرا جوێنێکت پێدا قسێکت پێڵێ، ئەگەر دەمی خۆت بگری لەوانەیە کێشەکە بۆ شێوە گەورە نەبێتەوە. جوێنێک بخۆی لەو باشتر دەستی دەیەها کەس ماچکەی بۆی سڵحی لەگەڵاوکە بەرامبەر خۆتی لێگێڵکە. دوو لەو ڕێی بەڕێستان بۆ ئەوەی کە نمونە دێنمەوە تێبگەن، ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێ بێ خەلیفەی ئیمانداران بوو، لە بازاڕە دار و شتی پێ بوو، قەدەری خوا دارەکە دای لە شوێنی کەسێک. ئەو کەسەیش کە لە بازاردا بوو نەیزانی ئەمە خەلیفەی موسڵمانانە، داری بە کۆڵەوەیە. دوو لە ڕێی بەڕێستان وتی تۆ کەری، تۆ گوێدرێژی؟ وتی نەخێر، هەرەوەت. وتیانەوە خەلیفەی ئیماندارانە،
بۆ وای پێ دەڵێ وتی وازی لێ بن پرسیارێکی کردووە تۆ ئەوەیت نەخێر کابرا پێ دەڵێت تۆ بێمێشکی ناوەڵا بەیان قسان دەکەم خەڵک ئەمانە زۆر بەکاردێنێ کاکە تۆ حیوانی دولۆڕی بەڕێستان ناوەڵا حیوانیم ئەو پرسیارەکە بەڵێ نەخێر نە حیوانیم ئێکە تۆ جوابی دەیتەوە کێشەکە گەورە دەبێتەوە لەسەر خواردنێک لەسەر کێشەیەکی بچوو کە زمانت نەگرتۆ تووشی کێشەی گەورە دەبیت کابرا دەڵێت تۆ وایت بڵێ نەخێوانیم تاوە هەرەوەنە بڵێت بخۆی کابرا بێدەنگە بێ بەس کە تۆ وت وا بە من دەڵێی چۆن وا بە من دەڵێی ئەو کاتە شەڕی دەسەوێ خە دروستە بێ لەوانەم جا بە کوشتن کۆتایی پێبێت تۆ عاقڵ بە تێگەشتوو بە هەندێک جار ئینسان دەبێت لە شتەکان خۆی جێل کات خۆت لە جێلی بدە لەوە باشترە خۆت لە دەرد و بەڵاو شوێن ڕێژی بدەیت خەڵکێ تووڕێ عەسەبی یەک قسە بکەی بەرامبەر تەوەستێ وەڵڵاهی خەڵک گوێم لێ بە گوێیەکانی خۆم لەو بازاڕە گوێم لێ بۆ لەم شارە و توێتی لە بازاڕە ئەسوڕێمە خواخوامەیەکی زلێک نێتە 15 وەرەقی لێ بسێنم کاکاگەداری خۆت بە خەڵک هەیە بە دوای بەڵا گەڕێ تۆ خۆت لە بەڵا لادە بۆی توش نەبیت بەڵێ کێشە کۆمەڵایەتیەکان زمان دروستی ئەکات ئاژاوە گێڕەکان زمان دروستی ئەکات ئەگەر ئاگات لە خۆت نەبێ زمان سەرت ئەخوات و بە کوشتیشت ئەدات ئەو زمانە بە کوشتت ئەدات ئیمام شافعی فەرمی ڕەحمەتی خوای لێبێ احفظ لسانك أيها الإنسان لا يلدغنك إنه ثعبان كم في المقابر من قتيل لسانه كان تهاب لقاءه شجعان ئەفەرمێ زمانی خۆت بپارێزە ئەی مرۆڤ ئەی ئادەمیزاد چونکە ئەوە ئەژدیهایە ئەوە ناودەمتە ئەژدیهایە کە دەرەچێتە دەرەوە چۆن مار زمانی دەرەکات دەرەوە ئەم زمانەی تۆش کە دەرەچێت دەرەوە کێشت بە دروستەکە زۆر جار بۆیە ئەفەرمێ زۆرێک لە خەڵکی لە ناو قەبرستانەکانە مردوونە کوژراوی دەستی زمانیانن بە زمانیان وایان بەسەرهات بەهۆی زمانیانەوە زمانیان ئەوانی دا بە کوشتە ئەوان ئەوەندە بە قووت و قارەمان و پاڵەوان بوون پاڵەوانەکان نیان ئێوەرە بەرەو ڕوویان ببنەوە بەڵام بۆی زمان و کوژران هەرچەندێ پاڵەوان بی هەرچەندێ شەڕکەر بی هەرچەندێ قارەمان بی ڕۆژێک دێت ئەگەر لە خۆتن بێ زمانت بە کوشتت ئەدات پاڵەوانی وارە ناو گۆڕستانەکانە خەڵکی خۆی لە شەڕی لاعدا بەڵام بەهۆی زمانی و کوژرا بەهۆی قسەیەکەوە بەهۆی غەڵەتێکەوە کوژرا کۆتایی پێهات بۆی ئاگاداری خۆت ببرای بەڕێزم زمان ئێسکیتیانە بەڵام ئێسکە شکێنێ کوردوەتەنی دەڵێ سەر زمانی خۆت بگرە سەرە سەلامەت زمانت بگرە پس جوێن مەدە قسە مەکە بزانە چۆن سەلامەت دەبی بە ئیزنی خوا ئەم زمانە بەڵایەکە بۆ دنیا و قیامەتمان کێشە کۆمەڵایەتەکان بڕۆ پرسیارکە لە جوێنێکەوە لە قسەیەکی ناخۆشەوە لە قسەیەکی بێتامەوە لە سوکایەتێک و لە شتێکە دروست بوو هەمووشی زمان دروستێکات سەرنجامەکەی تۆ ڕەبوون و کۆتایی پێدێت ئەم جا دوایی بە چەندەها پیا و ماقوڵ و چەندەها کەس حەل ناکرێت ئەگەر دەمی خۆم بگرتایە کێشەکان بەو شێوە گەورە نەدەبووە بۆی ئاگاداری زمانی خۆت بە زمانی خۆت بپارێزە ئەو ئەژدی هەیە ناو دەمدایە ئاگاداری بە چونکە سوێن بەخوا بە کوشت دەدا یا ئەبێ خەڵکی بکوژی یا ئەبێ خۆت بکوژی بە کوشت بدەی ئاگاداری خۆت ببرای بەڕێزە پیاوێک کچێکی هەبوو کچەکەی چەند جارێک نەفەرێک داوای کرد ئەوی نایدەمێ ئەویش وەجبە خەڵکی دەنارد بەڵێ ئەم پیاوە لە ئاخرا ئەوەندە خەڵک هات بۆ لای قەناعەتی کرد کچەکەی خۆی دا بۆ پیاوە بۆ گەنجە دراوسەیەکیان هات بۆ لای وتی فڵان کەس بە باوکی کچەکەی وت ئاخری قسەی کچەکەت زاڵ بوو بەسەرتا ئەها بەسەم قسەیە ئاخری قسەی کچەکەت زاڵ بوو واتە ئەوەی کە کچەکەت ویستی بوو ئەوەی کە تۆ ویستت نەبوو بەس ئەوەندەی وت قسەی کچەکەت زاڵ بوو بەسەرتا لە ئاخرا کە ئەم پیاوە ئەم گوێ لەم قسەی بوو باوکەکە پەنا بەخوای گەورە کاریگەری بەسەری ئەوە بوو ئەم قسەیە کچەکەی خۆی کوشت کچەکەشی پاکە هیچ تاوانێکی نییە فەقیر بەس حەزی گرۆش بۆ کەسە بکە بی ئەوەی لە مەسەلەکە بکۆڵیتەوە بڕیا لەسەر شتەکان مەدە فڵان کەس لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بووە لەسەر ناموس کوژرا و کێ لە ڕاستە ئەمڕۆ شتێکەوتری دوای ساڵێ سێ گەشتێتە دەرەکەوێت خەڵکە بۆ ئیعدام کراوە دوای سەرگەن بێتاوانە 20 ساڵ سەرجن کراوە سەیەکەن بێتاوانە بۆیە کەسێک قسەی ئەکا یاخۆ لە وەڵای گوێم لێ بوو فڵان کەس لە فەیسبووکە نووسی بووی خزمی خۆمانە دەیناسم لەسەر نامۆس کوژراوە، کێڵێ فڵان کەسی ڕاستەکەت. با لە خوا بترسین زمانی خۆمان بگرین. زمانی خۆت بپارێزە ئەو ئەژدیهایە ناو دەمتایە ئاگاداری بە
یەکسەر بڕیار لەسەر شتەکان دەدەین چونکە ئەو ئەژدیای ئاگاداری نەبی وێران دەکات ژیانت لێ تاڵەکا بێتە سی خەڵکی ماچکی. ئیمامی عوقبەی کوڕی عامر ڕەزای خوای پەروەردگاری لێبێت فرمووی یا رسول الله صلى الله عليه وسلم من نجات قال أمسك عليك لسانك. پرسیاری کرد ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕزگاربوون لە چیدایە؟ چۆن ڕزگارم دەبێ لە کێشەکان لە سزاکانی دنیا و قیامەت؟ ڕزگاربوون لە چیدایە؟ ئەی باشە ئەو سەردەمە وای فەرمووە ئەم سەردەمە زۆر پێویستمان بۆیە زیاتر بزانین نەجاتبوونی ئێمە لە چیدایە، ڕزگاربوونی ئێمە لە چیدایە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم زمانی خۆت بگرە، ئەو سەلامەتیە، ئەو ڕزگاربوون و نەجاتبوونە. بەس زمانت بگرە بە ئیزنی خوا سەلامەتە بی. بەرامبەرەکەشت قسەت پێ بڵێ هیچی بۆ نامێنێتەوە. بەڵێ بەس ئەگەر زمانی خۆت نەگری ئەشتە ریزی کابرای بەرامبەرەوە هیچ فەرقێکتان نابێ. ئەو جوێنێتەوە جوێنەدەی فەرقت چییە؟ مەڵێ ئەو بێڕێزەکە تۆش بێڕێزیت کردووە فەرقی چییە؟ خۆ لە حەدیثا نەهاتووە لە شەرعا نەهاتووە فەرمێ کەسێک جوێنی بەدا تۆ جوێنی پێ بدە، شتی وا نەهاتووە کە تۆ جوێنت بێداژتە ئاستی ئەوە هیچ فەرقێکت نییە لەگەڵ ئەودا. ڕاستەکە ئەو تاوانبارترە پێشەکی جوێنی داوە، بەڵام تۆش کە جوێنەدا لەگەڵ ئەودا هیچ فەرقێکتان نییە، هیچتان ڕێز و حورمەتان بۆ یەکتری دانەناوە. ڕزگاربوون لەوەدایە کە زمانی خۆت بگریت. پێغەمبەری خوا وای فەرمووی صلی الله عليه وسلم چونکە زمان ئەگەر ئاگات لێی نەبێ دوژمنت بۆ زۆرەکە، دۆستیشت بۆ ناهێڵێ. کەسانێکی ئێستا زمانی خۆیان بەرەڵا کردووە، کەس حەزی پێیان نییە، ئەڕواتە هەر مەجلیسێک و ئیش و کاریەوەی خەڵک تەریقەکاتەوە، ئەوە کە ئەشکێنێتەوە، ئەو کە قسەی ناخۆش بەرامبەرێکە، قسەی ناشرین بەرامبەر بەوەکەی ترەکە، وای لێ هاتووە خەڵکی خۆشی ناوێت، دوژمنی بۆ زۆر کردووە، دۆستی بۆ نەهێڵاوە، ماڵ و مناڵەکەی خۆشی حەزیان پێی نییە. لەبەرچی لەبەرەوە زمانی ناوەستێت، ئەو زمانی لە جوڵە ناکەوێت. بۆی ئەگە تۆ پێت خۆشە ڕزگارت بێ زمانی خۆت بگرە، باشە بیرێ لە خۆت بکەرەوە، باشە فڵان کەس و فڵان کەس و فڵان کەس بۆ لە من عاجزە، هەیە لە خۆڕای عاجزە بێ، خراپەت بەرامبەری نەکردووە، چاک چاکتە ناسێ لەسەر قسەی نەفەرێکی ترە چێ لەگەڵ تۆ بینی تێکە چیە، بی ئەوەی بزانێ مەسەلەکە چییە، نایە بۆ لای تۆ بڵێ فڵان کەس دەربارەی تۆ ئاوای و تۆ ڕاستەکە یا ڕاست ناکە، جاریوە ڕاست ناکات، جاروە ئەو کەسەی ئەو بختیانە بۆ تۆ ئەکات، وەڵڵاهی تۆ ئاگات هەر لێی نییە، نەبەخوای گەورە. لە ئەو مشکیلەکەیە بیر ناکەیتەوە باشە من فڵان کەسم عاجز کردم مەرحەبایی ناکەم سەلامی لێ ناکەم، هۆکارەکە چییە؟ با بچم بزانم ئەو شتەی کە من لەسەری مەرحەبایی ناکەم بزانم ڕاستە، وەڵا فڵان کەس وایە فڵان کەس وایە، گێڵە فڵان کەس ڕاستەکە. بۆی ئاگامان لە خۆمان بێت، چونکە ئەگەر زمانمان نەپارێزین دوژمنایەتی بۆ خۆمان دروستەکەین، پێش هەموو کەسێکیش خوا ڕقی لە ئێمەیە، پێش هەموو کەسێک. چونکە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم إن الله يبغض الفاحش البذيء. خوای گەورە زۆر ڕقی لە کەسێکە کە دەم پیس و جوێن دەربێت، دەمی پیسە جوێنە دات، قسە بەمەکە ئەکا، قسە بەوکە ئەکا، ئەها ئەگەر زمانت بە خراپە بەکاربێنی خوا زۆر ڕقی لە تۆیە، پاشان مەخلوقات ڕقی لە تۆیە، خزمت دراوسێت کەس و کارت ماڵ و مناڵت کەس حەزی پێت نییە، چونکە زمانت بەرەڵا کردو بە جوێن بە هەموو کەسێکە دەی، قسە بە هەموو کەسێکەکەی، قسەی ناشرین بە هەموو کەسێکەکەی، بۆی پێش هەموو کەسێک خوا ڕقی لێتە پاشان خەڵکیش. بۆی چیە؟ بۆی زمانتەوە. کەواتە ئاگاداری خۆت بە. بە ئیمامی بەکری موزەنیان فەرموو ڕەحمەتی خوا لێ بێ تۆ زۆر بێدەنگ ئەبی، ئەبینین زۆر قسە ناکەی، بۆچی ئەوەندە کەم قسە ئەکەی، کەم ئەدوێی؟ فەرمووی لیسانی سەبوع ئین تەڕەکته ئەکەلەنی، زمانم دڕندە بەخوای گەورە وازی لێ بێن بەرەڵایکەم ئەم خوات بە کوشتت ئەدا، کێشت بۆ دروستەکات، ئەبێ خەڵکی بکوژی، ئەبێ زوڵم لە خەڵکی بکە، ئەبێ شەق و زلە لە خەڵکی بدەی بەهۆی زمانتەوە، دوایش ئەمجا دەسماچکردن خوا بکات دەسماچکردنەکەش و قبوڵ کرێت. ئەو دڕندەیە ئەگەر وازی لێ بێنم دەمخوات. ئیمامی ئیبن جەوزی ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێت قسەیەک هەیە، ئەم قسە زۆر کاریگەری بەسەر منەوە هەیە، زۆر من ئەترسێنێ، ئەم قسەیە زۆر من ئەترسێنێ، ترس ناکە. ئەفەرمێ هەر کەسێک زمانی بەرەڵاکە بۆ ئەوەی کە قسە بە خەڵکی بڵێ، بە شوێن عیب و عاری خەڵکیا بگەڕێ،
کێشە و مشکلەکانی خەڵکی بەدوایە بگەڕێ بزانم ئەم مەسەلە لەسەر چییە. هەر کەسێک خەریکی شەرەف و ناموسی خەڵکی بێت لە کەداری بکە ئاگاداری تۆڕە کۆمەڵایەتیەکان بن. ئەوەی کە تێ بەڵاو زۆربەی ڕاست نییە، زۆربەی درۆیە، بوختیانە، بۆی ئاگاداری خۆتان بن. هەر کەسێک زمانی بەرەڵاو بکە بۆ ئەوەی قسە بە خەڵکی بڵێ بە دوای عیب و عاری خەڵکا بڵێ ئەها فڵان کەس وای وت، ئەها فڵان کەس وای وت، ئەوە خوای گەورە عقوبەی ئەو ئینسانە ئەدات لەسەر مەرگە مەنعی ئەکا لە شایەتومان. شایەتمان ناتوانێ بهێنێت چونکە لە دنیادا بەدوای عیب و عاری خەڵکا گەڕاوە. ئەو زمانەی بەکارهێناوە بۆ غەیری چاکە و عیبادەت لە ڕۆژێکیش کە ئەمرێت خوای گەورە زمانی دەگرێتەوە لە شایەتومان بۆی بە شایەتمان و نەمرێت، چونکە ئەو زمانە پیسە شایستەی ئەوە نیە شایەتمانی پێ ببرێ بڕاتە بەهەشتەوە پێی. چونکە لە دنیادا عیب و عاری خەڵکی هەڵماڵیوە، بەدوای عیب و عاری خەڵکا ڕای کردووە. با لە خوا بترسین، ئەو ئەژدیها و ئەو دڕندەی کە لەناو دەمانایە سوێن بەخوا ئاگامان لێ نەبێت دنیا و قیامەتمان ڕەشەکە تاریکێکە ئەو پەڕی تاریکێکە کۆتایی پێدێنێت. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆشبی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی، ئاخرمان بەخێر بگێڕی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت ئەکثر خەطایا ئیبن ئادەمە فی لیسانه. زۆربەی هەڵەکان کە ئادەمی زاد ئەیکا بەهۆی زمانیەوەیە، هەڵەکان لە زمان و دەرەچێ. پیرەمێرد ئەڵێ ئەو پارچە گۆشتەی لە ناو دەمتایە، ئەو پارچە گۆشتە کلیلی دەرگای خێر و بەڵایە. زمان بوەستەیە سەر بێ بەڵایە، زمانت بوەستەیە نا سەر بێ بەڵایە، سەرە سەلامەت. زمانت سەرت کۆتایی پێدێنێ، لاشت کۆتایی پێدێنێ، ئەتمرێنی، ئەتکوژێ، وێران تەکات. بۆیە زمان بوەستێ سەر بێ بەڵایە، خەڵک چوزانێت چیت لە دڵایە. چوزانێ ئەگەم زمانی خۆم بگرم خەڵک چوزان چی ناو دڵی منایە. ئێک دەمی خۆم بگرم توش کێشە نابم. بۆیە ئاگاداری خۆت بە. زۆربەی هەڵەکان کە ئێمە دەیکەین بەهۆی زمانمانەوەیە. بۆیە کاتێک کە بەرامبەر جوێنت پێ ئەدا زمانت بگرە، ئەو کاتە دڵی بەرامبەر ئەتەقێ. یعنی بەرامبەر فەڵانکە جوێنی بێتم جواب من ناداتەوە، خەریکە شێتە بێ کابرا، جوابی مەدەرەوە. خوا دیفاعت لێکە، مەلائیکەی خوا بەپێی حەدیث دیفاع لێکە ئینشاءالله، بەس تۆ جوابی مەدەرەوە. کابرا خەریکە لە دڵێ تەقێ، وەڵڵای چەند جار گوێم لێ بووە، لەوانەیە خۆشتان گوێتان زۆر لێ بووە، ئەڵێ فڵانکە جوێنی بێتم حساب بۆ ناکە جواب نادات، خەریک مشێتم، حەزەکەم جواب بداتەوە. بیکوژە، هەر بە جواب نەدانەوە بە ڕێز و بە حورمەت بیکوشە. تعزیبی نەفسی بدە، با جوێنت پێ بدا، با قسەت پێ بڵێ. نەفەرێک بۆم باس کرد، وتی لە شارێک لە شارەکان مانگی ڕەمەزان بوو. زۆر خۆشە ئینسان ڕێز و حورمەتی هەبێ، بەرامبەرەکەت شەرمەزارکی. وتی بەناو بازاڕە ڕۆشتم، مانگی ڕەمەزان بوو، بەلای دوکانێکە ڕۆشتم، پیاوەکە گۆرانێکی دابوو پێی خاوەن دوکان، گۆرانێکی زۆر بە قووەت، سەوتی زۆر بوو لە مانگی ڕەمەزانە. وتی بە کابرام، وتم کاک فڵان کەس ڕەمەزان ئەگە تۆزە کزیکەی ئەم ناسی. وتی بەسەر چاو، گۆرانێکی کەس کرد. وتی تۆزێتر ڕۆشتم، نەفەرێتش بە هەمان شێوە گۆرانەکەی سەوتێکی زۆری داوە پێی، باسی تەقریبەن 10 ساڵ زیاتر لەمە پێشەکەم. ئەڵێ کاتێکە پێم وت کاکە بێ زەحمەت ڕەمەزانە ئەو نەتۆزە کەسکە، ئەو گۆرانەی تۆزە کەسکە، دوو لە ڕێی بەڕێسان ئەجەلەکم وڵا. وتی تفێکی کرە ناو چاوم، لە جیاتی ئەوی بڵێ بەسەر چاو، ئەوەی یەکەم وتی بەسەر چاو، بەس ئەمەکەیان تفێکی کرە ناو چاوم، لە جیاتی ئەوەی کە بڵێ بەسەر چاو، یا بڵێ بە قسەت ناکەم. ئەڵێ منیش ماچێکم بۆ هەڵدا، پیاو هەردووکیان پیاون، وتی منیش ئاوایەکەم بۆ کە لە جیاتی تفەکە. وتی کابرا ئاوا سەری داخست. وتی هەتا ڕۆشتم سەری بەرز نەکردەوە، زانی غەڵەتی کرد. ئەها ئینسان بە ڕێز و بە حورمەت و جوان دەبێ. ئەو بەڵایە ئەگە تۆ زمانی خۆت بگری، ئەگەر خۆ ئەم پیاوەش تفەکەی تێ بکردا چی ڕوویدا؟ وەڵڵا مەگەر دراوسەکان بەینیان بکردنایە، ئەینا شەڕی دەستەوی خەی دروستە بوو. بەس کە کابرا قسەی نەکرد، ئەڵێ وەڵڵای هەتا ڕۆشتم تۆزێک جوەستام، ئەو پیاوە لە ڕووی نەها سەر بەرزکاتەوە، چونکە زانی غەڵەتی کردووە. ئێگە سەبر بگری وەک پیاوی یەکەم بەسەر چاو، یا بە قسەت ناکەم و بەڵام بێڕێزیش بەرامبەرت ناکەم. بۆیە ئاگاداری خۆت بە. ئیمامی ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێت زۆر عەجایبم لە خەڵکی دێ، بەلایەوە ئاسانە، خۆی ئەپارێزێ لە حەرام، خۆی ئەپارێزێ لە زوڵم، خۆی ئەپارێزێ لە زینا، خۆی ئەپارێزێ لە عارەق خواردن، لە دزی. بەڵام وەیەصعب عەلەیه التەحەفظ من حەرەکەتی لیسانی، بەڵام قورسە بەلایەوە
مسەیتەر بێ بەسەر حرەکەی زمانیدا جوڵەی زمانیدا بەلایەوە ئاسایی حرامەکان ئەنجام نادا حەزی لە خراپەکاری نایکە حەزی لە زینایە نایکە حەزی لە عارە خواردنە نایکە بەلایەوە ئاسانە بەس بەلایەوە قورسە جوڵەی زمانی بگرێت یخوا زمان جوڵەنەکە قسە ناکە وشە دەرنابڕێ ئەبی بیجوڵێنی ئەمە بەلایەوە زۆر قورسە خەڵکێکی زۆریشەیە زمانی پێ ناگیرێت جوڵی زمانی پێ ناگیرێت بەهۆی زمانمانەوە دەیەها سەتەها هەزارها هەڵەمان توش بووە زۆریش لێ پەشیمانین بەس تازە وتومانە ئەمجا داوای لێبردنە خەڵکی کە هەر کاتێکش ئەو ئینسانە دەبینی هەستەکەی وەڵای خۆزگای فڵان کەسەوە بەرامبەری غەڵەتم نەکردای خۆم بە شەرمەزارەزانم بۆی ئاگاداری خۆت بە زۆربەی هەڵەکان پێغەمبەری خوا فەرمیێ سەڵ سەلەم کە ئێمە دەیکەین بەهۆی زمانەوەیە خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت هەموو بەیانیەک کاتێک کە ئینسان ڕۆژ دەکاتەوە هەموو لاشەمان هەرچی ئەم لاشەیە بە دڵیشەوە چونکە زمان و براگەورەیە براگەورە ڕاستێکی دڵ پاشای لاشەیە بەڵام دڵیش داماوە لە ژێردەستی زمانەیە ئەو زمانە ئەو ئەژدیهایە ئەو دڕندەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەموو لاشە إذا أصبح ابن آدم فإن الأعضاء كلها تكفر اللسان فتقول اتق الله فينا فإنما نحن بك فإن استقمت استقمنا وإن اعوججت اعوججنا هەموو لاشە هاوارەکە بە زمان دەڵێ لە خوا بترسە لە خوا بترسە ئێمە زەلیلی بەردەست تۆین ئێمە پەیوەندیمان بە تۆوەیە پەیوەستین بە تۆوە ئەگەر تۆ ڕاست بی ئێمەش ڕاستە بین ئەگەر تۆ لار بی ئێمەش لارە بین ئەگەر زمانت نەگریت دڵیشت بەرگولە ئەکەوێت سەریشت بەرگولە ئەکەوێت لاشەشت بەرگولە ئەکەوێت هەموو لاشە هاوارەکە بەدەست زمانەوە بۆ خاتری خوا تەقوای خوا بکە هەموو بەیانیەک هەرچی لاشەمان هەیە ئاگەمان لێ نییە هەموو لاشەمان ڕجا و تکا ئەکا لە زمان بۆ خاتری خوا لە خوا بترسە جا هەیە لە خوا ناترسێ بە حساب بۆ لاشە هەر ناکە و زمانە حتا ئێوارە گوناه و تاوان و خراپەت دەکات گوێ نەدات هەیە فێر بووە لە جاتی زیکری خوا گوێ نەدات دەمی فێر بۆ پەنا بخوا ئەمە هەموو لاشەی هاوارەتی بەدەستەوە هەموو بەیانی ڕجا و تکای لێکە بەڵام سوودی نییە بەڵێ ئەم ڕجا و تکاکردنە ئاگاداری بین پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم پیاوی وایە قسەیەکە یەک قسەیەک لە دەمی دەرەچێە نوکتەیە بزانە جاروێ قسەی خۆشەکە بۆیە ئاگادار بن دەربارەی نوکتە و شت دەربارەی قورئان و خوای گەورە و شتانە زۆر ئاگادار بن جاروێ تووشی کوفری گەورە بن با مەلایە باسیکە با کەسی تر باسیکە کە زانیتان بێڕێزی بەرامبەر بە قورئان و بە خوای گەورە تایە نابی بێڵی ئاگادار بە یەک قسەیەک دەکات ئینسان ئەو قسە خوای گەورە پێی ناخۆشە حەزی بۆ قسەیە نییە تووڕێی خوای تایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەو ئینسانە نازانێ قسەکەوە نەگەورەیە بەلایەوە شتێکی ئاساییە بەڵام فەیەکتب الله عليه بها سخطه إلى يوم يلقى هەتا ئەو ڕۆژەی ئەمرێت خوا لێی تۆڕەیە مردیش هەر خوا لێی تۆڕەیە یعنی جارێ 50 ساڵ دوای ئەو قسەیە ئەژیت ئەو 50 ساڵە خوا لە تۆ تووڕەی بەهۆی یەک قسەیەکە کردوتە کە خوا پێی ناخۆش بووە بەچی کرد ئەو قسە بەچی کرد بە زمان کردت زمانە چی بەسەرهێنای خوای لە تۆ تووڕە کرد هەتا ئەو ڕۆژەی دەمریت و دەگەیتە خزمەتی خوایش لە ڕۆژی قیامەت لە ساحەی مەحشەریش خوا ڕقی لە تۆیە چونکە قسەیەکت کرد و ڕەبوونی خوای تیا بوو کەواتە زمانمان چەندێ ترسناکە ئەبێ زۆر ئاگاداری بین سەرەتای کوشتن لە چی دەست پێکات سەرەتای کوشتن زۆر جار لە قسەکردنەوەی لە جوێندان و قسەکردنەوەی زیناکردن لە پەیوەندی و خۆشەویستی و دوایی سەرکێشە بۆ زیناکردن تاوانەکان زۆربەی لە زمان و دەرەچێت بە زمان پیلانی بۆ داڕێژرێ کەواتە ئاگاداری زمانی خۆمان بین ئیمامی ئەوبەکر ڕەزای خوای لێبێ ئەوە زمانی خۆی دەگرێت و ڕایەکێشا ئەی فەرموو هذا الذي أوردني الموارد ئەم زمانە من بەرەو جەهەنم دەبات بەرەو تووڕەی خوام دەبات ئەگەر ئیمام ئەوبەکر بابکە ئێمە چی بکەین قڕ بەسەرمان زمانمان بەرەڵا کردووەکو ئەژدیهایەک زمان لە خەڵکی دەرەکە ئاوا بەرامبەر خەڵک وەستاوە چۆن مارە ئەوەستی ئاوا بۆ خەڵک زمانیشمان ئاوای لێ هاتووە ئەو زمانە ئەگەر نەیگرین بۆ خوایە دەمان خاتە ناو جەهەنم خواشمان لێ تۆڕە ئەکا کە خوش لێمان تۆڕە بوو فەمەن ينصرنا من بأس الله إن جاءنا ئەگە تۆڕەی خوا هات بۆمان عەزابی خوا بۆ هات بۆمان کێ سەرمان بخە کەس نییە بەخوا
یعنی ئینسان لە ڕۆژی قیامەت ئەڵێ خۆزگای لاڵ بوو مایە زمانم نەبوایە زۆرێک لە خەڵکی چونکە زیکری خوای پێ ناکە عیبادەتی پێ ناکە. بەڵێ آخر خاڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ مفلیس کێ لە ئومەتەکەی من مایە پوچ کێ؟ فەرمیان ئەو کەسێک کە دینار و دەرهەم و پارە و پولی نییە کۆتایی پێهاتووە. ئاڵێن فڵان کەس ئیفلاس هێنا مایە پوچ بوو. فەرمی نەخێر مایە پوچ لە ئومەتەکەی مندا ئەو کەسەیە لە ڕۆژی قیامەتە دێ بۆشت ساحەی مەحشەر چاکەی زۆر پێیە وەکو شاخەکان چاکەی پێیە. بەڵام ئەوەندەی زوڵم لە خەڵکی کردووە، ئەوەندەی جوێن بە خەڵکی داوە، ئەوەندەی قسەی ناشرین بە خەڵکی کردووە، ئەوەندەی غەیبەت کردووە، بوختیان درۆ دوو زمانی کردووە، یەک چاکەی نامێنێ و هەمووی کۆتایی پێدێت. بۆی ئیمامی ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ڕۆژی قیامەت ئینسان دێت چاکەی پێ وەکو شاخ، بەڵام دەبینێ زمانی هەر هەمووی وێران کردووە. غەیبەتت کردووە بەخوا پاداشتی جومعەکەت دوو زمانیت کردووە، بوختیانت بۆ کەسێک کردووە، جوێنت پێداوە سوێن بەخوا چاکەی جومعەکەت، نوێژە جەماعەتەکانت، نوێژە فەرزەکانت، نوێژە سونەتەکانت، سوێن بەخوا مانگی ڕەمەزان و تەراویحەکەت، شەو نوێژەکەت، هەر چیت کردووە قورئان خوێندن و زیکرەکەت هەمووی پاداشتەکەی لە ڕۆژی قیامەتە بۆ خەڵکیە. ئەمە چیمان کرد ئێمە؟ خۆمان ماندوو کرد کاکە 50 ساڵ نوێژمان کرد سەیکن لە ڕۆژی قیامەتە ساڵی نوێژمان بۆ نەماوەتەوە، گشتی ڕۆشت دامان بە خەڵکی. هاتووم بۆ مزگەوت بەڵام پاداشتەکەی بۆ خۆم نییە، زیکرەکەم پاداشتەکەی بۆ خەڵکیە، قورئان دەخوێنم پاداشتەکەی بۆ خەڵکیە. بۆچی؟ لەبەرەوە زمانی خۆم نەگرت، باسی ئەمە کە ئەوکەم کرد. بۆیە دەتوانین ئەو شتێک کە پێمانە بە جوانی بیگەێنین. پێویست ناکات جوێن بدەی. یەک بەسەرات باسەکەم کۆتایی بە قسەکان دەهێنم. پاشایەکە بوو، ئەم پاشایە خەوی بینی، لە خەویدا دگانەکانی هەمووی کەوت، دگانەکانی لە خەودا کەوت. بەڵێ معبیرێکی هێنا، کەسێکی هێناوتی خەوەکەم بۆ لێک دەرەوە، ئەو شوتی گەورم پەناگرم بەخوای گەورە، ئەم خەوەی تۆ معنای ئەوەیە تۆ هەرچی ماڵ و مناڵت هەیە هەمووی دەمرێت، خۆشت دەمریت، کەست بۆ نامێنێ، یەک کەست بۆ نامێنێ، خۆشت دەمریت. هاسەیکە قسەکە چۆنە؟ جارێک قسەکە یەک قسەیە بەڵام دەتوانی بە شێوەیە جوان دەری بڕی. دەتوانی بڵێ فڵان کەس ئەو بۆ نوێژ ناکە، دەتوانی خۆشت گفت بکەیت و بڵێ بۆ نوێژ ناکە، هەر یەک قسەیە بەڵام دەوربڕینەکە دەورە بینیە. وتی پەنا بەخوا معنای ئەوەیە تۆ هەموو ماڵ و مناڵە گشتی دەمرێت، خۆشت دەمریت. دوای ئەوان وتی بڕۆن لێیدەن، ئەو لێیدەن، باس سزایدەن. پاش یەکی تری هێنا پاشا ئەوشان خەوی لێکەدایەوە، وتی معنای خەوەکەم چییە؟ وتی پاشا گەورم خەوەکە الحەمدا زۆر خۆشە. وتی چۆن؟ وتی ئینشاڵڵا ئەمەنە تەمەنە درێژە بێ لە دوای هەموو مناڵەکان دەمری، هەر یەک قسەیە. ئەوتی مناڵەکان تەمری خۆش تەمری، بەڵام ئەم وتی ئەوەندە تەمەنە درێژە بێ ئاخر نەفەر لە خزم و کەسوکارەکەی خۆت تۆ دەمریت. خۆ هەر یەک معنایە. تۆ بڵێ مناڵەکانت دەمرێ و دوای خۆ تەمری، ئەمە هەر یەک قسەیە، بەڵام تۆ ئەمە قسەکەی گۆڕی، هەر یەک قسەیە، بەڵام تۆ ئەمەندە تەمەن درێژە بی دوای هەموو عائیلەکەت ئاخر کەس تۆ دەمری. وتی ئەمە پاداشتی بدەن و یارمەتی بدەن و دیاری بدەنێ. ها قسەکردن زۆر گرنگە. تۆ دەتوانی بە ژنەکەت بە پیاوەکەت هەندێک قسەی پێ بڵێ بە شێوەیەکی خۆش، هەر یەک قسەیە، بەڵام ئوسڵوبەکە دەورە بینیە. ئەتوانی بیکەیتە شەڕ لەگەڵ بەرامبەر، ئەتوانی بیکەیتە خۆشی و شادی، هەر یەک قسەیشە. بۆی ئینشاڵڵا بە ئاگامان لە زمانی خۆمان بێ ئەو ئەژدیهایەکە لە ناو دەمانێ ئەگەر ئاگاداری نەبین بۆ جەهەنەممان دەبات. ئیفلاسمان پێ دەهێنێ لە ڕۆژی قیامەتە، مایە پوچمانەکە و هەزارەها کێشەی دنیاییشمان بۆ دروستەکە، هەمووی کێشە کۆمەڵایەتەکان کە دروست بووە دوایەوە بە سڵح چارەسەر نابێ، بە دوعای خێر چارەسەر نابێ زۆر جار، چونکە ئەوە نەگەورە بۆتەوە. هۆکارەکەی چییە؟ زمانمان نەگرت، زمانمان ئاگاداری بین، ئینشاءڵڵا بەختەوەری دنیا و قیامەتە بین. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا أو كساني كشيكم رايات يعني خوايا كشكان يعني بو حلكي أو عنينا خوش يعني خوايا يعني شفايا بدي أو عنينا راحة خوايا ضل خوش يعني كي أو عني خنبار خوايا ضل خوش يعني كي